سڵاتان لێ بێت بینەرانی خۆشەویست بۆ پرۆگرامی ئەمڕۆی تیرۆش میوانداری خاتونێکی ئەزیزمان کردووە ئەویش خاتوو میناسامی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان پێکەوە گفتوگۆ دەکەین دەربارەی کار و چالێکیەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. خاتون بەخێر بیت. سپاس. باشی زۆر سپاس لە پرۆگرامی ئەمڕۆدا لامان میوان بوویت. سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ تۆش. میناخان لە چەند ڕۆژی ڕابردوودا پەیامی ڕز و خۆشەویستی لە نێوان پارێزگای هەولێر و سلێمانی ئاڵوگۆڕ کرا بۆ پتەوکردنی پەیوەندی ڕز و خۆشەویستی لە نێوانیاندا زیاتر بێت. هاوکارانمان بۆ ئەم بابەتە راپۆرتێکیان بۆ ئامادەکردوین، دەچینە لای ئەم راپۆرتە و پێکەوە گفتوگۆی زیاتری لەبارەوە دەکەین. فەرموون بێکەوە بینەری ئەم راپۆرتە بین. کاکە ڕازم کاتتان باش، ئێوە وەکو ئەو لاوانە خۆبەخشانەم کارەتان کرد و ئامانجتان لەم کارە چی؟ زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێمە، زۆر بە خۆشحاڵیەوە ئەم کارە کارێکی خۆبەخشیە هەمووی لەسەر حساب و نەفەقە و گرفانی خۆمان کردومانە و هیچ لایەنێک هیچ ڕێکخراوێک هیچ کەسێک و هیچ حزبێکی ئەم سیاسیم کوردستانە بەشداریتیان نیە، تەنها ئێمە خۆمان وەکو گەنجان ئەم کوردستانە توانیمانە ئەم کارە ئەنجام دێن و بە هاوکاری هەردوو پارێزگاری هەولێر و سلێمانی. هاوکاری هەردوو پارێزگاری هەولێر و پارێزگاری سلێمانی بۆ ئێوە چۆن بوو، لە چه ئاستێکا بوو؟ طبعاً ئەوەی کێک لەو شانازی و خۆشحاڵی کە هەردوو پارێزگاری هەولێر و سلێمانی کە بەم پرۆژەی ئێمەیان بیست ڕۆڵی سەرەکیان هەبووە لە جوانکردن و سەرخستنی ئەم کارە. ئامانجتانە هەر ئەم دوو شارە بڵێن هەولێر و سلێمانی یا پرۆژەکەتان فراوانترەکەن لەگەڵ شار و شارۆچکانیشە ئەم پرۆژەیە بەردەوامەکە؟ ئێمە وەکو گەنجانی کوردستان بە ئەرکی سەرشانی خۆمان دەزانین خزمەتکاری سەرجەم ناوچە و شار و شوێنەکانی تری کوردستانە ئەگەر خوا هاوکار بێ و خوا یار بێ دڵنیا بە نەک تەنها لە باشووری کوردستان بەڵکو لە سەرجەم شار و شارۆچکانی تری کوردستان کاری خۆمان دەکەین. دەستان خۆش و لە شتان ساغ بێ، ئەگەر پەیامی کۆتاییت خۆشتێکت هەبێت. تەنها پەیامی من ئەوەیە وەکو گەنجێکم کوردستانە، گەنجێکی سلێمانی تکایە گەنجانی کوردستان با لەوە زیاتر نیشتیمانمان بریندار نەکەین، با لەوە زیاتر کوردستانمان ماندوو نەکەین. کوردستانمان پێویستی بە ئێمەیە و پێویستی بە گەنجەکانێتی بۆیە سەری بخە، با لەوە زیاتر هیلاکی نەکەین و خانەوادی سەربەرزی شەهیدانیش لەوە زیاتر ماندوو نەکەین و ئاسوودە بنەوانش. دەست خۆش و زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان، عەزتتان کێشە، مەمنون. مینەخان ڕاست سەرنجی بەڕێزی لەسەر ئەم راپۆرتە. بەڵێ دەستان خۆش بێ. سەرەتا من ئەمە بە دەرفەتێک ئەزانم بۆ ئەوەی پیرۆزبایی لە یەکێتی قوتابیانی کوردستان و لاوان بکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین لە کارەکەیان سەبارەت بە ئەم بەڕێزانەی کە هاتوون سەردانی پارێزگای سلێمانیان کردو و پەیامی ئاشتیان هێناوە. ئێمە خۆمان ئەزانین کە کورد میلەتێکی مەزلومە و هەمیشە ستەمی لێکراوە، بەڵام ملەتی کورد ملەتێکی ئاشتی خوازە، هیچ کاتێک وەڵامی ستەم و زوڵمی بە هەمان شێوە نایاوەتەوە، چکە ئەو هەمیشە بیری کردوتەوە کە ئەوەی کە ستەمی کردو ئەوەی کە زوڵمی لە میلەتەکەی کردو ئەوە حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق و حکوومەتەکانی ترن، بەڵام گەلان نییە. بۆیە ئەو پەیامی ئاشتیەی کە کورد بۆ گەلانی دنیا هەیەی ئەمەی ئیزبات کردووە لە ڕێگای ئەوەی کە پێشوازی لەو هەموو ئاوارەی کردووە، لەوەی کە پێشوازی لە ئاوارەکانی سووریا و ئاوارەکانی عێراق و ناوەڕاستی عێراقش کردووە. بۆیە کە ئەمەی کە ئێمە بینیمان ئەم سەردانەی ئەم بەڕێزانە و ئەم دوولاوە کە هاتن بۆ سلێمانی ینی شتێکی کللتورێکی تازە نیە لە ناو کووردا، بگرە ئەمە پێکهاتەی کورد بەم شێوەیە کە ئاشتی خوازە و گەلێکە حەزی لە سەقامگیری و ئاشتی و پێکەوە ژیانە. بەنسبەت بۆ ئەوەی کە لێرە و لەولا جاروبار ئێمە گوێمان لەوا بێکەت فەرق و جیاوازی ئەکرێت لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانە، بەداخەوە دەنگێکی ئاوایی هەیە. ئەم دەنگە زیاتر ئەو ئیعلامەی کە بەجددی ڕۆڵێکی خراپ ئەبینێت لە ناو کۆمەلگا و زیاتر ڕۆڵێکە بینێ بۆ ئەوەی کە مشتری و بینەر بۆ خۆی زیاب بکە، زیاتر لەوەی کە کارێکی جددی بکە کە ئەوش ئیشی خۆیەتی لە قوڵکردنەوەی ئەو ڕۆشنبیریە فکریە و ئەو ئاشتی خوازایی کە گەلی کورد هەیەی بڵاوی کاتەوە. و جاروبار ئێمەش لە دانیشتەکانی خۆمان ینی لێتانی ناشارمەوە لە هاوڵاتیانی ناشارمەوە گوێمان لەو دەنگە نشازانە ئەبێت لەم لاو لەولا کە ئەندامێکی ئەنجومەنە یاخوات
بەڕێزێکە لە پۆستێکە یاخۆ لە شوێنێکی ئاستی مەسئولیەتایە قسەیەکی ئاوهایەکات کە فەرق و جیاوازیە خۆت گومانێک دروست بکات لەلایەن هاوڵاتی کە بزەبت وایە جیاوازیەک هەیە لە نێوان شارەکانە لە تەعاملکردنە لە خزمەتگوزاریە لە کۆمەڵی بابەتی ترە. ئێمە تەنها ئەو کەسانە بەوا بینین کە ئیشەکەن بۆ ئەوەی کە خۆیان دۆڵەمەند بکەن بەوەی کە جەذبی خەڵک بۆ خۆیان بکەن و لە کۆتاییدا لە بەرنامی ژیانیانە بچنە پێشەوە لە ڕێگەی ئەم دەنگە نەشازانە هەوڵ بدەن دەنگی زۆر بۆ خۆیان کۆکەنەوە زیاتر مەبەستیان ئەمە بێ لەوەی مەبەستیان دەرخستنی ڕاستیەکان بێت و ئیشکردن بێت لەسەر نەهێشتنی ئەو فەرق و جیاوازیە. بەڵام میناخان پێش ئەوەی بپرسم کار و چالێکەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەکانیان چیە دەمەوێت بپرسم پێت چۆن ئەم جۆرە پەیامانە لە نێوان پارێزگەکانی هەرێمی کوردستاندا بگۆڕدرێتەوە و بەردەوام بێت. خۆی لە ڕاستیدا ئەم جۆرە پەیامەوەکو ئەرزی جەنابتان و بینەرانی بەڕێزم کرد کە ئەم بابەتە بابەتێکی تازە نییە لە ناو کووردا هەیە. ئەم بابەتی ئاشتی خوازی و گیانی یەکتر قبولکردن و پێکەوە ژیان ئەمە لە ئەسڵدا دروستکراوێکی پێگەی کوردەوە حقیقەتی ئەم میلەتەیە بۆیە کە بەردەوامبوونی ئەو جۆرە پەیامانە کارێکی زۆر جێگەی دەستخۆشیە بە تایبەتی کاتێک کە گەنجان پێی هەڵاستن و بە شێوەیەکی خۆرسکانە ئەیکەن بەبێ ئەوەی هیچ کەسێک هانیان بدات. ئەمە بابەتێکی زۆر جوانە و هیواداری هیوای سەرکەوتن بۆ ئەو بەڕێزانە ئەخوازی. بەڵێ میناخان شارچێتی بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵاتەکانە دەبینین کە دەبێتە کولتور بەداخەوە. ئێوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چۆن کارتان کردووە بۆ کاڵکردنەوەی ئەم جۆرە دیاردەیە؟ خۆی لە ڕاستیدا وەکو عەرزی جەنابتم کرد ئێمە ئەو دەنگە نەشازانە لەناو بەداخەوە لەناو ئەنجومەن و لەناو ئەو کەناڵە ئێلامیانە هەیە کە کارەکەن لەسەر ئەوەی کە ئەم فکری تەتەڕوف و فکری لێکتر جاکردنەوەی کۆمەلگا بەرپا بکەن. بەڵام من تەسەوڕەکەم ئەم ئیشانەی ئەوان هەمیشە شکست دێنەوە سەرکەوتوو نابێ لەبەرەوەی ملەتی کورد بە تەبیعەتی حال ملەتێکی ئاشتی خوازە و هەمیشە سێری کارە جوانەکانەکەوە سێری ئەو خزمەتگوزاریانە ئەکات کە پێشکەش بە هاوڵاتیانەکرێت لەسەر ئەو بنەمایە بڕیارەدا و ئەگەریش بێت و تۆ مقارنەی ئەوە بکەی بڵێ ئێمە شارچێتیەکی لەناو ئەنجومەنە ملەتی ناشارمەوە لەواچێ من وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی حەز بکەم شارەکەی خۆم لە هەموو شارەکانی تری کوردستان ئاوەدانتر بێ خزمەتگوزارێکی زیاتر بێ لە ڕووی اقتصاد و ئابووریەوە بەهێزترین شار بێت چکە بۆ من شانازیەوە لە نەتیجەدا وەکارش بۆ ئەماکەم ئەمە شتێک نییە من نکۆڵی لێ بکەم یان بیشارمەوە بەڵام من ئەم کارە بکەم لەسەر بنەمای ئەوەی کە بڵێم من گرنگترم لە شارەکانی تر یاخۆت فەرق و جیاوازیەک دروست بکەم و دەنگێکی ناخۆشی ناڕزایەتی دروست بکەم بۆ ئەوەی کە غوبن لە شارێک بکەم بەرامبەر بە شارێکی تر بەڕاستی ئەمە حەقا هاوڵاتی خۆی لە ئێمەی قبول نەکەوەکو ئەندامی ئەنجومەن. میناخان چۆن دەتوانرێت ئەم دیاردە کاڵ بکرێتەوە کێن ئەو کەسانی کە دانێ ئەم دیاردە تۆخ بکەنەوە؟ بەڵێ وەکو پێشتر باسمان کرد ئەم دیاردەیە من تەسەوڕ ناکەم تا ئێستا ببێت بە دیاردە چکا دیاردە ئەوەیە چەندین جار دووبارە بێتەوە ئەمە بابەتێکی زۆر کەمە و دەنگێکی نشازە چکە ئەڵێ دەنگی نشازە فەرقی هەیە لەگەڵ زۆرینەی ئەنجومەن و فەرقی هەیە لەگەڵ زۆرینەی ئەو کەناڵە ئەعلامانی کە کارەکەن بۆ قەزیە کە قەزەی کووردە. خۆتان ئەزانن ڕۆڵی ئەنجومەنی پارێزگا زیاتر ئەنجومەنێکی خزمەتگوزاریە ئەنجومەنێکی سیاسی نییە تاکو ئێمە کێشە سیاسیەکان و پاکێجی حکوومەت دیفاع لە حیزبەکەی خۆمان بکەین و بین جێبەجێکین ئەمە ئەنجومەنێکی خزمەتگوزاریە زیاتر ڕۆڵی چاودێریکردنی ئەو پرۆژانە ئەدات کە لە سنووری پارێزگای سلێمانیە جێبەجێکراوە بۆیە کە زیاتر کە ئێمە بین لەناو ئەنجومەنە دەست بۆ بابەتێک بەرین کە بابەتێکە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە ئەمە لە نەفامی و لە نەزانی ئەو ئەندامی ئەنجومەنەیە کە ئیتلاعی نییە لەسەر یاسای ژمارەسەی ئەنجومەنی پارێزگاکان چونکە ئێمە لە چوارچێوەی ئەو یاسایە کارەکەین ئەو یاسایە بۆی دەستنیشان کردوین بۆمان هەیە باسی چی بابەتێک بکەین و بچی شێوازێک ئەنجامی بدەین بەدەر لەمانە ئەمە بەڕاستی نەک تەنها خۆ هەڵخەڵەتاندنە بەڵام ئەمە خۆڵکردنە بە چاوی خەڵکی کە تۆ دەست بەری بۆ بابەتێک لە دەسەڵات و لە ئەوەی خۆتانیە و یاساکە ڕێگەی پێنەداوی کە باسی بکەین. میناخان ڕۆژانە چەند قسە و نوکتەیەک دەبیستین کە بەناوی دانیشتوانی شارەکانەوە هەڵبەستراوە ئەم جۆرە قسە و نوکتانە کە وەکو گاڵتە پێکردنێک کە دەوترێت ئەم شارە لەو شارە باشترە یاخود ئەم شارە لەو شارە مەسەقافرە بە تایبەتی ئەڵەن دانیشتوانەکەی ئەم جۆرە قسە و گاڵتانە ئەمانگەیەنێتە کوێ؟ بەڵێ لە ڕاستیدا من زۆر متابعی ئەو شتانە ناکەم بەتایبەتی لە تۆڕە کۆمەڵاتەکان بەڵێ زیاتر من نازانم لەواچێت لە ناو خەڵکی ینی من ئەو با بڵین ئەو سێتینگانە و ئەو کۆنفرانسانە و ئەو دانیشتانی کە من زیاتر لەگەڵ
هەموو چینەکانی کۆمەلگایە کردومە لەگەڵ خەڵکی ئاسایە کردومە لەگەڵ خەڵکی مامۆستای زانکۆ لە ناو جامیعەیە لەگەڵ قوتابی زانکۆ کردومە چوومە لە سیمینارەکانی گەنجان بەشداریم کردووە هیچ کاتێک هیچ نوکتێک نەوتراوە لەسەر شارێک بەرامبەر بە شارێکی تر نازانم ئەم پرسیارە لەکوێوە دروست بوو بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمەکە لە سلێمانی کارەکەین و بەتابەتی خودی خۆم وەکو ئەندامی ئەنجومەن هەمیشە پێم خۆشە باشترین خزمەت گوزاری و باشترین شار لە ناو هەرێمی کوردستانە سلێمانی بە پێم وایە ئەمە طبیعەتێکی ئەوەی هەموو مرۆڤێکە و لێشتینا شارمۆ وە کارشمان بوو ئەمە کردووە هەمیشە لە حکابینەی پێشووتر کاتێکە بەڕێز نێچیروان بەرزانی و ستافی وەشاندی یاوەری هاتنە ئەنجومەن ئێمە چەندین بابەتمان و ڕوژاند لەوێ و چەندین خاڵیان دەستیشان کرد و لەسەر ئەو داواکاری ئێمە چەندین ئاسانکاری کرا کە پێشتر ینی بوو بۆ ئاستەنگ لە بەردەم سلێمانی و خزمەتێکی باش پێشکەش کراوە بودجێ پێم وایە ئەو ڕێگای نێوان قەڵاتجێ و سلێمانی بە 5 قست ئەو پارەی ئەوەیان بووی سەرف کرد ئەو جادۆبانەیان بۆی سەرف کرد و چەندین شتیکا کە لە ناو سلێمانی ئێمە تەڕەحمان کرد بەڕێزیان تەبەنایان کرد و کاریان لەسەری کرد و ئەم حکوومەتە با بڵین ئەم کابینە تازەیەی ڕێزدار مەسرور بەرزانی دیسانەوە ئێمە وەکو ئەنجومەن دەستەی سەرۆکایەتی هەر سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان سەردانی بەڕێزیان کرد و چەند خاڵێکمان پێش ئەوەی ئەو سێ بەڕێزە بەنوێرایەتی ئێمە بچن بۆ لای بەڕێزیان چەند خاڵێکمان و ڕوژاند و باسمان کرد و داوامان کرد لە بەڕێزیان بیخەنە بەرنامەی کاری خۆیانەوە خۆشبەختانە چەند خاڵێکیان تەبەنا کرد و خستیان لە بەرنامەی کاری خۆیانە و ئێستا وا وردە دێتە بواری جێبەجێکردن یعنی ئەمە حاڵەتێکی زۆر تەبیعیە کە تۆ نوێنەرایەتی شارێکەکەیت بیت باشترین کار بکەی بۆ ئەو شارە بیت باشترین دیفاع بکەی بۆ ئەو شارەوە ئێمەش لە ڕاستیدا گلەیی لە شارەکانی کە ناکەین بۆ نمونە شارێکی وەکو هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە ئەگەر با بڵین دەسەڵاتداران لەوێ یاخۆت نوێنەرانی ئەوان لە ئەنجومەنی پارێزگا و پەرلەمان کاریان کردبێت کە هەولێر باشترین شاربێ گلەی لەوانیش ناکەین لە ڕاستیدا یعنی ئێمە ناکرێت لە بەروی خۆمان لە نقطەیەکە یاخۆت بابەتێکە کەم و کوڕێکمان هەبوو بێ یان نەمانتوانی بێ وەکو با بڵین هەولێر نا هەر شارێکی تری کوردستان و هەر شارێکی تری جیهانمان کردبێ حەق وایە پێش هەموو کەسێ رەخنەکە لە خۆمان بگرین نەک گلەی لەوان بکەین بۆچی ئەوان بەرەو پێشەچن چکا کەس لەبەر خاتری کەس خۆیڕان ناگرێت و چاوەڕێکە هاتاک و تۆش دەیتە ئەو ئاستەوە ینی ئەوە حەقیقەتە بەڵێ منەخەن بابینە سەرکار و چاریکەکانی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێوە تاوەکو ئێستا لە ماوەی ڕابردوودا چیتان کردو بۆ پارێزگای سلێمانی و دەتانەوێت لە داهاتوودا بۆ ساڵی 2020 چی پرۆژەیەک ئەنجام بکەن ئێمە لە ڕاستیدا وەکو فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەمیشە هەڵگری پەیامی ئاشتی و تەبایی و پێکەوەژیان بووینە و هەمیشە هەوڵمانداوە ببینە عاملێکی خێر بۆ لە نێوان ئەو لایەنانە و یەکیان بخەین لە ڕاستیدا ئێمە ناتوانین کار و چالاکیەکانی فراکسیۆن جاکینەوە لەو سێ ئەندامەی کە لە فراکسیۆنەکەیان چکە ئێمە لە ئەنجومەن بە گوێرەی زیاتر وەکو لیژنەکان کارەکەین لەوەی کە فراکسیۆنەکان کارکەین فراکسیۆنەکان تەنها کار بۆ چەند بابەتێکەکەن چەند پرسێکەکەن کە ئەوش لە سەرەتای ئەنجومەن ئەم بابەتە چارەسەرکرا وەکو هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی دوای ئەوەش هەڵبژاردننی پارێزگاری سلێمانی و جێگرەکەی ئەگەر بەڕێستان فلاشباکێ لێ بدەنەوە بۆ ئەو چەند ساڵی ڕابردوو ئێمە وەکو فراکسیۆن سەرەتا سەردانی هەموو لایەنەکانمان کرد هەم لە ناو ئەنجومەن فراکسیۆنە جیاوازەکان هەم لە دەرەوەی ئەنجومەن با بڵین حیزبە سیاسیەکان لە سنووری پارێزگای سلێمانی و لە سەردانەکەمان پەیامی ئاشتی و پێکەوەژیانمان پێبووە ڕاستە ئێمە سێ ئەندامی ئەنجومەنین بەڵام هەمیشە ڕۆڵی خۆمان بینیوە لە نێوان ئەو 32 بەڕێزەی تری ئەنجومەن کارمان کردووە کە لەسەرەوەی خێراترین شێوە پەیامی ئەنجومەن بگاتە شوێنی مەبەست تەنسیقێکی باشمان هەیە لەگەڵ بەڕێزان لە کابینەی حکوومەتە لەگەڵ وەزیرە معنیەکان لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان و هەروەها لەگەڵ قامقامیەت و ناحیە و ئیلە ئاخریه ئەم کاری کە ئێمە کردومانە زیاتر لە ڕێگەی لیژانەکان بووە هەر ئەندامێکی ئەنجومەن لە سێ لیژنەیان کاری کردووە تەنها ئەگەر سەرۆکی لیژنە نەبێ ئێمە وەکو فراکسیۆن یەک لیژنەیەک سەرۆکایەتی ماوەرگردووە بۆ یەکە ئەو بەڕێزە لە دوو لیژنەی ترا بەشدارەکە یعنی بە کۆی گشتی ئێمە لە 8 بۆ 9 لیژنە ئیش ئەەکەین لێرەشە هەمووی جێگای دەست و پەنجەی خۆمان دیاری کردووە و کارمان کردو بۆ ئەوەی کە باشترین بەدواداچوون و باشترین چاودێری حکوومەتە خۆجیەکان بکەین واتە ئێوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەوڵتانیا و بەردەوامیشن کە هاوکاری حکوومەت بکەن و چاودێری کاروبارەکانیان بکەن لە ئیداری پارێزگای سلێمانی بەڵێ خۆت ئەزانی هیچ کارێک ناکرێت بەبێ هەماهەنگی و هاوکاری کاتێک کە ئێمە چاودێری
پرۆژەیەکەکەین بۆ نمونە ئەو پرۆژەیە مەبلەغێکی بۆ سەرف کراوە لە مدەیەکی زەمەنیە ئەبێت تەواو بکرێ ئەبێ بەو شێوازە کواڵەتێ تەواو بکرێ ئەنجومەن هەمیشە کاری کردووە بۆ ئەوەی کە لە نزیکترین کاتە بچێت چاودێری ئەو جۆرە پرۆژانە بکە و هەمیشە خاڵی با بڵین نقاتی خۆمان تەثبیت کردووە و لە لیجانەکانە ڕخنەی خۆمان کردووە هەم لە حکوومەتی خۆجەیی هەم لە خودی کۆمپانیا چکە ئەوەش بزانە یاسای ژمارەسەی ئەنجومەنی پارێزگاکان ئەو یاسایە زۆر مەتینە نییە کە هیچ کێشەیەکی تیانە بێ خودی یاساکەش کۆمەڵێ خاڵی تێدایە کە ئێمە پێشتر لە لیژنەی یاساکارمان کردووە خاڵەکانمان هەمووی بۆ پەرلەمانی کوردستان بە راپۆرتێک نووسیەوە چەندین کۆبوونەوەمان کردووە لەگەڵ جامعەکانی سلێمانی و چەندین کۆبوونەوەمان کردووە لە نێوان هەرسی ئەنجومەنی پارێزگاکە و ئەو خاڵانەمان بە راپۆرتێک حازر کردەوە دامانەتە پەرلەمان کە کاری لەسەرکە پێشم وایە پەرلەمان لە قۆناغی یەکەمە ئەوە بوو کە یاساکەی کە مدەی ئەنجومەنەکانی درێژ کردەوە و هەروەها هەڵبژاردننی پارێزگاری خستە دەرەوەی ئەندامەتی ئەنجومەن ینی مەژنی ئەندامی ئەنجومەن بێ پێشم وایە لە قۆناغی دووەم دەستکاری ئەو ثەغەراتە ئەکا کە لە ناو یاساکە هەیە چونکە زۆرجا ئێمە تەداڕوبمان بۆ دروستە بێت لەگەڵ وەزارەتە معنیەکان جاروا هەیە ئێمە تووشی کێشەی ئەوە بینەوە کە ئەی باشە ئەی ئەگەر وانە بێ بۆ نمونە ئەی ئەگەر ڕێگایەکی تر بێت ئێمە ئەبێت چی بکەین ینی یاساکە تۆزێ مقەیەدی کردوین پێمان باش بوو کە ئەم یاسایە باشتر ینی چاوێکی پێ بخشێندرێتەوە لەلایەن بەڕێزان لە پەرلەمانی کوردستانەوە و جارێکی ترش پەسەند بکرێتەوە بەڵێ ئەمینە خان لە ماوەی ڕابردوودا بانگێشتی سەرجەم کارگەکانی شوشی چیمەتۆنتان کرد بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها فەرمانگەی ژینگەی سلێمانی ئامادەی کۆبوونەوەکە بوون بۆ پاراستنی ژینگە بەتایبەتی لە بەتایبەت بە ژینگەی بازیان ئەم کۆبوونەوە گەشتێکوێ ئەم پرۆژێتان جێبەجێ کرد خۆی لە ڕاستیدا ئەو ئیشەی کە ئێمە کردمان هەموو با بڵین فەرم ئەوەکان نەبوو معاملەکان نەبوو تەنها ئەوەی سنووری بازیان بوو چکا لەوەی کێشەیەک دروست بوو کۆمەڵێ هاوڵاتی پێشتر کاریانە کرد ئێستا هەندێک گۆڕانکاری لە ئیدارەی ئەو شوێنانە کرا ئەو هاوڵاتیانە بێ ئیش کەوتنەوە بەداخەوە هەمویان نایەنی من ڕێزم بۆیان هەیە مافی خۆشیانە بەداوای ئیش بکەن چکە خۆتەزانی لە ئێستادا حکوومەتی هەرێم زیاتر ئیش بوو ئەوە کاکە کەرتی تایبەت بەهێز بکات و خەڵک لە کەرتی تایبەت ئیش بدۆزێتەوە بۆ خۆی نەک تەنها لە کەرتی حکومیە ئەمەش دەرفەتێکی باش بوو بۆ هاوڵاتیان ئەو کارگانە هەندێک گۆڕانکاری ئیداری تیاکرا هەر لە ناو خودی کارگەکە خۆی ئەمەش وای کرد کە هەندێک لەو بەڕێزانە ئیشی خۆیان لە دەست بن بەداخەوە ئەمان کە هاتن ینی مزاهرەیەکی ئاشتی خوازانەیان کرد داوای دۆزینەوەی دەرفەتی کاریان کرد و داوای مافی خۆیان کرد لە بیمەی ئەوەی کە تۆ کە دەست لە ئیشەکەت هەڵەگری دوای ئەوە تعویزێک مادی ئەکرێتەوە بەڵام بەداخەوە هەندێک لەو بەڕێزانە سواری ئەو مەوجە بوون و بە شێوەیەکی نێگەتیڤ تایان سووتان کۆمەڵێ بەڵێ ناڕازایەتەکە بە شێوازێ بوو کە کاریگەری لەسەر ژینگەی بازیان بوو خۆش دەزانی ژینگەی بازیان چووکە کارگەی زۆر تێدایە یعنی وهای لێ هاتووە زیاتر بۆ ژیان ناگونجێت لەبەرەوەی بۆتە شوێنێکی زیاتر سناعی جابۆیە کە ئێمە ئەو کۆبوونەوەیمان کرد هەوڵماندا جێگەی ناڕزایەتی ئەو هاوڵاتیانە پڕ بکەینەوە و داوا لەو کارگانە بکەین کە دەرفەتێک بدەن بەم بەڕێزانە و شۆنیان بۆ بکەنەوە هەروەها داواشمان کرد کە ئەو ڕێنمایی کە لە بەڕێبەرایەتی ژینگە بۆیان دەستنیشان کراوە هەمووی جێبەجێکەنەوە ئەوەشی کە جێبەجێ ناکە ئێمە وعدمان داوە بە فەرمانگەی ژینگە کە پاڵپشتیان بین لەوەی کە ئیجراعاتی دروست بکرێت بەرامبەر بەو کەرگانەی کە ڕێنمایەکان جێبەجێ ناکەن بەڵێ بێگومان ئەو شوێنانی کە کارگی زۆر لێە وەکو بازیان ئەبێ ڕەچاوی لانی تەندروستی ئەو خەڵکە بکەن کە لەو شوێنە ئەشین بێگومان خاڵێکی گرنگ کە ئەو کارگانە بەتایبەتی دووکەڵ و پاشماوەکەی تەئسیری تەندروستی ئەبێ بۆ سەر ئەو خەڵکی کە لەو شوێنانیش دەجێن ڕاستە جایە بۆ نمونە لەو ڕێنمانی کە باس کراوە ئەوەی کە ژینگە بۆی دەستنیشان کردووە ئەوەیە کە کۆمەڵێک ساحیبە و ماکینەی پێویستە بە خودی ئەو کارگانەوە کە پێویستە ئەوان بیکڕنی تر لەکوێ ئەیهێنن ئەوە
طبیعی دەوەستێتەوە سەر خۆیان هەڵبەتە ئەوانە شار ئەوی جازەیە کە پێیاندراوە لەسەر بنەمای ئەوە پێیاندراوە کە کاریگەری نێکەتیفی نەبێت بەسەر ژینگەیە هەندێک لەو مەعاملانە مەرجی ژینگەییان تێدا نەبوو و ئەو پانکانی کە پێویستە بۆ ئەوان و ئەو با بڵێن فیلتەرانی کە بەکاری هێنن ئەو فیلتەرانەیان نازانم سوتا بوو یاخۆت عەتەڵی تیا کەوتبوو بوو و کارگەکەش بەردەوام بوو لەسەر ئیشکردنەکەی بۆ یەکە ئەمە یعنی ئەوەیەکی خراپی مخەلەفاتێکی خراپی لەسەر ژینگەی بازیان دروست کرد ئەو کارگانە هەموو ئەوانەی کە مەرجی ژینگەییان تێدا نیە مدەیەکی زەمەنی زۆر کەمیان راوەتیە ئەگەر جێبەجێینەکەن ئەوە لە کۆتاییدا ئیجراعات بەرامبەریان نەکرێت یان کارگەکانیان لێدا ئەخرێت یاخۆت ئەوەتە ئیدارەکەیان لێ سێندرێتەوە یاخۆت ئەوەتانە لەسەریان مەرجەکرێت کە ئیشەکانیان ڕاگرن هەتاکو ئەو فیلتەرانە ئەبەستن بۆ کارگەکانیان لە ڕاستیدا ئەمە وردەکاریانە سەری هاوڵاتیانی پێ نەیەشێنین بەڵام مەبەستمان کە باسی ئەم وردەکاریانەکەین ئەوەیە کە هاوڵاتیان ئاسوودە بن لەوەی کە بەجددی ئێمە متابعی هەموو وردەکاریەکی تەندروستی و ژینگەی ئەو ناوچانە و هەموو ناوچەکانی تری سەر بە پارێزگای سێمانیمان کردو بەداخەوەیانی هەنێک کارگە ئەبینیت هیچ ڕەشاوێکی تەندروستیتیانە لە پێناوی دەستکەوتنی بڕێکی مادی لانی تەندروستی هاوڵاتیان لەبەرچاو ناگرن بەڵێ ڕاستەکەی خۆی بە تەبیعەتی حال ئەمە ئیشێکی زۆر ئاساییە کاتێک کە کارگەیەکدا ئەمەزرێت مەبەستی ئەگەر ڕبحێکی مالی ناکات کەواتە ئەو بەڕێزە بۆچی کارگە دائنێ لە پاڵی بەڵێ ئێمە ینی وەکو ئەنجومەنی پارێزگا هیچ ئەوەیەک نییە کە ئێمە دژایەتی ئەو بەڕێزانە بکەین یاخۆت پێمان ناخۆش بێت بە پێچوانەوە ئێمە حەزەکەین خەڵک ئیسیفادە بکات ینی ئێمە پێمان خۆشە خەڵکی ناو سلێمانی و دەرەوەی سلێمانی ڕاکێشین بۆ ناو شار و ئیستثمار بکەن لێرە و پارەی خۆیان بەکاربێنن و ڕەبح بکەن و لە پاڵ ئەمەشە چەندین خانەوادە ئیسیفادەی لێکات و مناڵەکانە لەوێدا ئەمەزرێت و ئیش ئەدۆزێتەوە دەرفەتی کار بۆ گەنجان ئەدۆزرێتەوە ئێمە تەشجیعی ئەوواکەین بەڵام ئەمە نابێت لەسەر حیسابی ژینگە و سەحەتی هاوڵاتیان بێت ئەوەیە کە ئێمە زیاتر ڕەچاویەکەین مینەخەم بە بینە سەر کێشەیەکە لەم ماوەیە زۆر ینی دەنگۆی هەبوو هاوڵاتیان داناڵان بەدەست کەمی غازەوە بابزانم نەبوونی غاز و کەمی غاز ئێوە چۆن بە دۆتان چونتان بۆ کوردە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی بابەتی ئاو بابەتی کارەبا بابەتی غاز بابەتی نەوت و بابەتی موچە ئەم بابەتانە زیاتر ڕەهەندێکی نیشتیمانیان هەیە هەر بابەتێک ڕەهەندی نیشتیمانی هەبێت ئەکەوێتە سەر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان زیاتر بابەتەکە سیاسیە بێت لەوەی کە بابەتێکی لۆکاڵی بێت بەڵام سەرباری ئەمەش ئێمە وەکو بڵێ ڕۆڵی چاودێرمان بینیوەوە ڕۆڵی ئەوەمان نەبینیوە کە تەنها لە دوورەوە سێری بابەتەکان بکەین و هیچ تێبینیەک و ڕێیەکمان نەبێت لەسەری ئەم بابەتە بابەتێکی زۆر ڕاستە پێم وایە لیژنەی ناوخۆ و بە تەنسیق لەگەڵ یەک دوو لیژنەی تر سەردانێکی منطقەی چەمچەماڵیان کرد و بە دوواداچوونیان کرد بۆ بابەتی ئەم غازە بەداخەوەی کە ئێمە ئەیبینین خەڵک زۆر نابەرپرسانە باس لە کێشەیەکە کات کە کێشەیەکی زۆر زۆر دوورە و ئەیخاتە بابەتێکی سیاسیەوە یعنی ئەم کێشەیە کاتێک تۆ دەی سەری ئیعلامەکەیت و سەری پەیجەکانەکەیت لە فەیسبوک و لە ئینستاگرام و لە شوێنی تر لە تویت و ئەبینیت کە ئەم بابەتە ڕەهەندێکی سیاسی ئەدەنێ بەڵام کاتێک کە ئێمە چوین بە دوواداچوونمان بۆ ئەم بابەتە کرد و سەردانی چەمچەماڵمان کرد بۆمان دەرکەوت ئەمە کۆمپانیایە کە کاتی خۆی بە عەقدێک کاری کردووە ئێستا لەم شەخصە وەرگیراوەتەوە طبعاً بە تەندەرینگ و ئەوەی ترەوە و تەفاسیل و وردەکارەکەی لە محافظەیە دەتوانن جەنابتان وەریک بگرن کاتێک کە ئیراوە بە شەخصێکی تر ئەم شەخصە با بڵین مثلەن تۆ هەر کەسێک ئیدارە وەرەگرێت هەندێک ئەجندای خۆی هەیە دێ ئەجنداکەی لە ڕێگای ئەو ئیدارەوە جێبەجێکە ئەجندایەکی تازەی هێناوە و جێبەجێ کردووە لە ناو ئیداری ئیشەکی خۆی لە ڕێگەی ئەمەدا چەندین با بڵین سایق ناقیلە ئیشەکانی خۆیان لەدەستداوە کە نزیکەی 15-16 ساڵە ئەوان لەو کۆمپانیا کارەکەن ئەم سایقانە هاتوونەتە سەر جادە و ڕێگریان کردووە لەم تەنکەرانە و نەیان هێڵاوە کە بڕوە
ینی ئەمانە داوای دەرفەتی کاریان کردووە وتیانە ناکرێت ئێمە 15-16 ساڵە ئیش بۆ کۆمپانیایەکی معنیەکەین ماڵ و مناڵمان هەموو گیانمە لەسەر ئەمەیە ژیانمان ئێستا ئێوە زۆر بە ئاسانی ئەتانەوێت ئێمە دوور بخەنەوە خەڵکانێکی تر بێنە سەر ئەم کارە بەڕاستی ئەمە ناڕازایەتی لێکەوتەوە وەکو چۆن بابەتی پێشووترکە ها چەند کەسێک هەیە سواری مەوجە بێت دێت بەلایەنێکی نێگەتیڤ ئیشی لەسەرەکە ئەمانش تایان سووتان ڕێگریان کرد لەو ناقیلانەکە ڕەت ببن بەداخەوە لە پێجەکانی تر ئێمە بینیمان کردیان بە بابەتێکی سیاسی خۆشی ئەسڵەن بکردیان نەخەتای حکوومەتەوە ینی کە ئەمە نەخەتای حکوومەتە نەخەتای ئەشخاصە نەخەتای ئەحزابە تەنها سیاسەتی کۆمپانیایەکی معنیە کە گۆڕەیەتی بەڵام بەداخەوە من لێرە ینی ئەمە شەکەم بە دەرفەتێک ئەم بەرنمەیە کە داوا لە پەرلەمانی کوردستان بکەین یاسایەک دەربچوێنێ بۆ ئەو بەڕێزانەی کە لە ئەو هاو نیشتیمانیانی کە لە کەرتی تایبەت کارەکەن ینی ناکرێت هەر بەڕێزێک دوای 15-16 ساڵ کە ئیشەکەی لە دەستەدا ئیتر ینی هیچ دەرفەتێک نەبێت کە پێیا بژێت ینی هیچ ئەوەیەکی مادی نەبێت کە ئیسیفادەی لێ بکە ئەگەر پەرلەمانی کوردستان بتوانێت یاسایەک دەربچوێنێت یاخوات وەزارەتی معنی کاروباری کۆمەڵایەتی بتوانێت بە دوای ئەم بابەتەیە بکەوێ و کارێک بکرێت کە ئەم بەڕێزانەی کە ئیشەکانیان لە کەرتی تایبەت لە دەسەدەن دوای ئەوە ئیعالەکەیان ئیعالەیەکی کەمیان بیرێتە هەتا کارێکی تر ئەدۆزنەوە ینی ئەوەندە محتاج نەبن کە کاریگەری لەسەر ئەمنی قومی و چکە بابەتی غاز و نەوتمانە بابەتێکی قومیە ینی کە تۆ دەستی بۆ بەری لە دەرەوەی ینی بەجددی لە ئەگەرە ناو هەرێمی کوردستان تەنها بیر بکرێتەوە لە ماڵێکە غازنیە لە دەرەوەی هەرێمی کوردستان بابەتەکە زۆر لەوە گەورەتر لێکدانەوەی بۆ کرێ بۆیە کە ئێمە بۆی تووشی ئەم سەرئێشە و ئەم بابەتانە نینەوە جارێکی تر حەق وایە ئەمە هەمووی تەنظیم بکرێت ڕێک بخرێت بۆ ئەوەی هیچ کەسێک حەقی نەخورێت لە وڵاتەیە میناخان بەسی ئەو خواردن و خواردنەوە و کاڵانە بکرێن کە یەتە سنووری سلێمانیەوە ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چۆن چاودێریتان کردووە کە ئێستا دەنگۆیە کە ئەڵەن هێلکە دووبارە گران ئەبێتەوە ئێوە چۆن ئیجراءات ئەەکەن بۆ گران نەبوونی کاڵە و شمەکەکان چی دڵنیایەک ئەدەن بە هاوڵاتیان بەڵێ خۆی زیاتر بابەتی کاڵا و بابەتی بازار لە هەرێمی کوردستان زیاتر تەنافوسیە تۆ لە کاتێکە چکە ئەمە شوعیت نییە ئێمە یەک نرخێک بۆ هەر کاڵایەک دابنی ئیتر لەم سەر بۆ ئەو سەری یان لە زاخەوە هەتاکو خانەقین ئێمە پابند بین بەو نرخەوە بابەتەکە تەنافوسیە و خۆش دەزانی بازار عرض و تەڵەبە چەندێک زیاتر داواکاری هەبێ لەسەر بابەتێک ئەوەنە زیاتر نرخەکەیەتی چەندێ زیاتر ئەو کاڵایە بێتە ناوەرێمەوە ئەوەنە هەرزانترە بێت بۆیە کەمە ئەم دیسانە من بۆیە کە باسی ئەموردەکاریان ناکەم بۆ ئەوەی کە بۆ هاونیشتیمانیان ڕوون ببێتەوە هۆکاری زیادبوونی نرخ و کەمبوونی نرخ چییە؟ ئەمە سەبارەت بە کاڵا سەبارەت بە خواردن و خواردنەوە ئانە ئێمە ئەتوانین لە فترەی با بڵین سەرەتای دەست بەکاربوونمان سەردانێکی بەڕێز وەزیری کشتتوکاڵمان کرد و باسی ئەم بابەتەمان کرد و بەڕێزیشان زۆر بە ڕحا بە سەدر و زۆر بە گەرمی پێشوازیان لەم بابەتە کرد و پێشیان وا بوو کە بەجددی ئەگەر ئێمە بمانەوێت اقتصادی هەرێم و هەروەها دۆخی جوتیاران ئەگەر باشتر بکەینەوە پێویستە ئێمە لەو فترەیە کە فتری ئەوەی پێوترێت بەبەرهێنان یاخۆت ئینتاجی ناوخۆیی پێوترێت ئێمە ڕێگری بکەین یاخۆت ئەوە زیاتر بکەینەوە لەسەر ئەو هاوردانی کە لە دەرەوەی هەرێمەوە دێن بۆی کاڵاکانی خۆمان ساغ بکرێت و هەروەها سوودشی لێ ببینین کە ئێمە بینێرینە دەرەوەی هەرێم. بۆیە ئەم بابەتە چەند ئەوەیەک لە خۆی ئەگرێتەوە چەند ڕەهەندێک لە خۆی ئەگرێتەوە هەر ڕەهەندێکش ئەوەی خۆی هەیە بەڵام ئەو دڵنیایی کە ئێمە لێرە ئەمانەوێ بە هاوڵاتیانی بدەین هەموو ئەو لیجنانی ئەنجومەنی پارێزگا زۆر بە ورد و درشتی متابعی ئەم بابەتاکات و تەنسیقمان لەگەڵ بەرەز پارێزگاری سلێمانی و قایمقامیەتی بابڵین ناوشار و دەرەوەی شار زۆر پتەوە بۆ کۆنتترۆلکردنی ئەم بابەتە کە بە شێوازێک بێت زەرەر نەگەێنێت بە هاوڵاتیان و کارێکش نەکرێت کە هاوڵاتیان تێدا زەرمەند بن و نەتوانن دەستیان بگا بۆ پێداویستی ڕۆژانێکە خۆیان من
کاتی پرۆگرامەکەم بەرەو کۆتایی ئەچێت ئەمە دووە پرسیارەت ئاڕاستە بکەم کە بابەتێکی گرنگە ماوەیەک پێش ئێستا شارەوانی سلێمانی ئەو عەرەبانە و دەستگەڕانی کە لەسەر شەقامەکان بوولایان بێت ئێوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چۆن کارتان کردووە بۆ ئەوەی ئەمێ ئەوە بزانم یانی تا چەند گلەی هاوڵاتیان گەیشتۆ بە ئێوە کە هاوڵاتیان گلەییان کرد بێ لە لابردنی ئەم عەرەبانە و دەستگێڕانە ئێوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بیرتان لەوە کردوێتەوە کە شوێنێکیان بۆ تایبەت بکەم بۆ کەسانی کە ئیش و کەسابەتی خۆیان تێ بکەن لە ڕاستی دالێتانی ناشارمەوە ئێمە فی سەبیلەوەی کە سیمای شار جوانکەین کە ئەمە ینی کارێکە جێگای دەستخۆشیە هەر بە ڕێزێک کردبێتی لە ڕابردووە یان لە ئێستاە کردبێتی ئێمە پێمان خۆشە شارەکەمان سیمایەکی جوانی هەبێت و کاتێک کە تۆ ئەچیتە ناو بازار بەدەر لەو شوێنانەی کە ئەچیت مسواگی لەکەی ینی ڕێگەنیە تۆ بڕۆی ڕەسیفە گیراوە سەر جادەیە گیراوە سیارە تەکسی ناهێڵێت ینی ناتوانانی بازاری بکەی بە شێوەیەکی گونجاو ئەمە هۆکارێکە بۆ جوانکردنی سیمای شار ئەمە هۆکارێک ئەمە ڕێگایەکە بۆ جوانکردنی سیمای شار ئێمە دەستخۆشیان لێکەین و ماڵیان ئەوە بێ و بەڕاستی پشگیریشانەکەین وەکو ئەنجومەن بەڵام لێرەدا کۆمەڵی هاوڵاتی کە وەکو جەنابەت باست کرد نان بڕاو بوون و سەردانی ئەنجومەنیان کرد چەندین جار هاتنە ئەنجومەن لە قۆناغی یەکەمە ئەم بەڕێزانە ناونووسکران قۆناغی دووەم پێشتیان زمان کرد بۆ شارەوانی کە جێگایەکیان بۆ دەستنی شام کات کە بەڕێزانە بڕۆن بەڵام ئەم بەڕێزانە کێشەکە زانی چییە ئەڵێ هاوڵاتی هەراتۆتە ناو بازار لە باتی ئەوەی کە تۆ وا لە هاوڵاتی بکەی بچێت لە شوانێکی تر ئەم هینە دەستکەوێت بەڵێ لە ناو بازارە بی کە ڕبحەکەی بۆ ئەم زیاترە چکە ینی وەکەوەی کە تۆ دوو بازار لە ناو یەکتری جاکی تۆ بکەی ینی بەک بازار بکەی بە دوو بازار یعنی بەڕاستیدا ئەمە تۆزێ پێم وایە دراسەیەکی ورتری ئەوێ و زۆرش ئاسایی ئەگەر ئێمە سوود لە شارەوانەکانی تر ببینی بۆ نمونە شارەوانی پایتەخت لە بریتانیا لەندن ڕۆژانێکی با بڵین شەمە و پێنجشەم و شەمەیان داناوە پێم وایە نەئەفو شەمە و یەکشەمیان داناوە بۆ ئەوانی کە عەربانەیان پێە کە بێن دوکانەکانی تر دایان خەن بۆ ئەوەی کە ئەوان ئیسیفادە بکەن و ئەمەش ینی حکوومەت فەرزی نەکردو بەسەریان بەڵام وەکو عورفێکی لێ هاتۆ چونکە ئەوان داهاتیان دەخلیان کەمترە لە دوکانارەکان بۆیە دوکانارەکان ئەو حەقیان بەوان داوە لەو دوو ڕۆژەیە دێن ئیشی خۆیانەکەن و ئیسیفادەی خۆیانەکەن و ئەگەڕێنەوە سەر ئەوکانی خۆیان دەستی خۆش بێ میناخان زۆر سپاس کە ئەمڕۆ لە پرۆگرامەکەم ئامادە بووی دەستەکانە خۆش بێ سپاس دەستی ئێوەش خۆش بێ زۆر سپاس بۆ مینا سامی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەمڕۆ لە پرۆگرامەکەمان ئامادە بوو بینەرانی ئەزیز بم شێوەیە پرۆگرامی ئەمڕۆی تیرۆژیشم پێشکەشکردن خواتان لەگەڵ